تۆ جارێ نایی بەسەر وەختی ئەگەر بڵێ مامۆستا فەرهەنگ بە کورتی باسی چیرۆکی ژیانی خۆی بکات لە هەولێرە بووینە و ئینتڵاقی من لە تەیراوە بووە لە تەیراوە ژەدایک بوویمە وابزانم بەرهەمت بەدەستەوەیە بەنیازی وەکو قەسیدەی لێ بکەیت لە کۆنەوە حەزم دەکرد ئاوازێک بەرامبەر بە نادی هەولێر بکەم ناپرسیە خۆ من بۆ تۆ چۆنم زۆربەی هونەرمەندەکانی ئێستاش گۆرانی کۆنەکان دەڵێنەوە ئیسلام بەرنامەی خوایە یاسای دین و دنیایە ڕێگای پێغەمبەرانە خاڵای ئایندارانە لە شوێنێک گوێم لێ بووە دەڵێ پێویستە هەر هونەرمەندێک ئالەتێکی میوزیکی بزانێت لە بۆ ژیانی ڕۆژانە پێویستە بە تایبەتی پێشەوەی تەقاعود بوو. بۆچی لەگەڵ هونەری میلی کۆگنی زۆر جاران هونەرمەندان لە خۆیان بێزار دەبن لە پیشەکەی خۆیان بێزار دەبن دەڵێ لەبەرەوەی کۆمەلگا فڕێمان دەدەن مصەڵای سەرقەڵاتی بەرامبەر نەبی عوزێر حازرە بۆ بەراتی مەرقەدی ئیمام تەعزیل پرۆگرامی چیرۆکی من چوارشەممە کاتژمێرنەوە دووبارەکردنەوەی لە ڕۆژ کاتژمێرنەوە